16 سواری ساڵی 2021 لە سەرەتادا ڕووداوێکی کوشتن لە سنووری ناحیەی چواقۆڕنا ڕوویدا کە تیایدا هاوڵاتیەک درا بە دەستڕێژی گولە دوایەوەی کە هێزەکانمان گەیشتە شوێنی ڕووداوەکە دەرکەوت کەم هاوڵاتیە چەند فیشەکێک بەجەستەوە بوو و لە شوێنی ڕووداوەکەش بەڵگەی و دەرخستەی تاوانکاری وەکو قەوانی چەکی زۆری کلاشنکۆف بەدەست هاتووە. دوایە کە تەرمەکەی ڕەدەست کە سوکارەکەی کرایەوە مەلەفی لێکۆڵنەوەش بۆ ڕووداوەکە کرایەوە و لەسەر ئەم ڕووداوە 6 کەس خوان ڕادەستی هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیس ڕاپەڕین کرد. خۆ دوایە کاتەش ڕووداوێکی تر لە ناحیەی حاجیاوە ڕوویدا کە ئەویش هاوڵاتیەک لە بەردەمی لە نزیک ماڵەکەی خۆی بە شەو کاژمێر نزیکی دا لەلایەن چەند کەسێکەوە بۆ ئۆتۆمبیلێک دەستڕێژی گولەی لێ دەکرێت. بەداخەوە ئەویش بە هەمان شێوە جانی دەستدا و بۆ ئەم بەستەش ئێمە دۆسەی لێکۆڵەمان بۆ کردێتەوە لەسەر ئەم ڕووداوەی حاجیاواش کە لە بەرواری 22 مانگ بوو. ئەمیش 2 کەس لەسەر ئەم ڕووداوە دەستگیر کرا و ئێستا بە بڕیاری دادوەر ئەم 2 کەسەش ڕاگیراون. وەلە هەمان کاتدا بەداخەوە 25 سواری 2021 ئێوارە پێش کاتی بەربانگ لە ناحیەی چواقۆڕنا هاوڵاتیەک دەستڕێژی گولەی لێ دەکرێت کە ئەمەش دەگەڕێتەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کێشەیەکی کۆمەڵاتی دوای ئەوەی کە ئەم هاوڵاتیە بەداخەوە لە بەردەی ماڵی خۆی تەقیلی دەکرێت و دەکوژرێت لەلایەن ئۆتۆمبیلێک کە چەند کەسێکی تێدا بووە زیاتر لێ کەس بووە. ئێمە دەستمان کردو بۆ لێکۆڵنەوە